السلام عليكم بینەرانی عزیز و خۆشەویست، خۆشحاڵ و شادومانین بە خزمەتی ئێوە عزیز و خۆشەویست شاد دەبینەوە لە شاری سلێمانین لە بازاڕی شوشە یان بازاڕی شوشەوات. لێرە خەڵکێکی زۆری لێیە و خەڵک بۆ ئەوەی شوشەوات بکڕێ بۆی ئەوەی کە پێویستێتی دێتە ئەم بازاڕە. جا کەسێک لەم بازاڕە هەیە ناوی حاجی ڕەزای حاجی سەید غەریبە کە ساڵانێکی زۆرە لەم بازاڕە خەریکی کار و کەسابەتە. من پرسیاری لێ دەکەم بابزانم ئەو لەگەڵ ڕۆژوو ڕەمەزانە چۆنە و ڕەمەزانی ئێستا و قەدیم چەندێک جیاوازی هەیە و جاران خۆشیەکەی چ بوو ئێستا خۆشیەکەی چییە. ئەمانە و کۆمەڵە گفتوگۆ بێکەوە دەکەین لەگەڵ کاک حاجی ڕەزا. ئێوەش بینەرمان و بیسەرمان بن. كاك حاجي جان السلام عليكم. سلام باشا شاب سلامة سلامة يا اخو. خلاص تان لهولي راتون لهولي رواتون بخير بن سلامتك بخير بن بابزانم لەگەڵ ڕەمەزان و ڕۆژ و تاعاتە چۆنی. سپاسی خوای گەورە ئەکەین زۆر زۆر باشێ حەمد و سەنای خوا ئەکەین کاخوا هیدایەتی پێبەخشێ. سپاس بۆ خۆ کاکە خوا شتێک خوا هیدایەتی پێبەخشێ ان شاء الله هەر لەسەری بەردەوام بێت. خۆشە ئینسان موسڵمان بێ و جاشت لەوە چاکتر هەیە. سەرۆ تۆمانە بە سەروەت مەزانە بەس دینداری بە سەرۆت جانە ئەخلاق و ڕۆشت و دین ئەوە سەروەتە. بۆ دەڵێ دینداری سەروەتە؟ تۆ قیامەتە هەیە تۆ دنیا بەکە چییە؟ ئەوە من ئەوە تەواو بوو دنیا کۆتایی هات خۆشێکم تیادین چیە هەیە خۆشی بۆ دیندار خۆشی هەر نییە هەدا وڵا بۆ کافرەکانیش نییە ئەوەدا فەرمو شەڕ و شۆڕ و ئاژاو خۆشی تیان بنێ کەواتە بەس ئەوەی بۆ خوا دەکەی ئەو تەواوە ئەوە سەربەرزی و سەرکەوتووە. تۆ ئێستا شتێک هەوڵ بی کە پاشەکەوتی هەبێت سەرکەوتوی یاننا ڕاستە فەرمووی. بەڵام ئێستا دین ئەخلاق پێش هەموو شتێکە. تو ئێستا سەرۆت کۆکەیتوانێت بەیانی کە مردی سەرۆتی هەیە هیچ نییە هەمووی بەلاجە. ئەمێن زۆر کەس دەبینیم تەزبیحی لە دەست بی پرسیاری لێ دەکەم. بەڵێ بابزانم تەزبیحەکەی توش هەر بۆ زکر و سەڵاوات و یادی خوایە. وڵا سوپاسی خوای گەورەکەم وڵا هەر بۆ سڵاوات و بۆ تەزبیحات و بۆ ئەمانەیە. ڕۆژێ چەند سڵاوات لێ دەدەی و چەند ئەستەغفیرڵڵاهی ڕۆژوایە سەڵ ڕۆژوە هەیە بەڵام بە شتەکانەوە زۆرە تقریبا دەوری دا نوع تێگەشتی لە سبحان الله والحمد لله و حسبي الله ونعم الوكيل. مرۆڤ کاتێک کە زکری خوا دەکا کاتێک کە تەسبیحات دەکا چەندێک ئەم دڵی مرتاحە دڵی زۆر خۆش و مرتاحە یعنی ئەو دڵە بەوە ڕوو نەبێتوانێت ئەیشۆن وەرن کە تۆ ئەتانی پاشە ڕۆژێکی هەیە ژیانێکی خوایەکی هەیە کە لە بەڵام سێ دەتپارێزێ ڕۆژێک هەیە کە ئەمریت ئینشەڵڵا خاتە بەهەشتەوە ئینشاڵڵا. مام حاجی پێم برێ ڕەمەزانی قەدیم کوو بوو لەگە ئێستا فەرقی چییە؟ وەڵڵاهی ڕەمەزانی زوو خۆشی و شادی تیا بوو بەهرەیەکی خۆش خەڵە دڵخۆش بوو خەڵە مرتاح بوو بەڵام ئێستا خۆشیتیانی کابرایەتە شتێک لە تۆ ئەکڕێ تەماشاکەی کارە وڵای پارەم پێ نییە تۆش هە لە خۆتەوەی دڵ مرتاح نییە. خۆی مرتاح ئەوەیە کە ئینسان دڵی خۆش بێت بەڵام ئەمڕۆ دڵخۆشیتیان نییە. جاران دڵخۆشەکە چ بوو؟ دڵخۆشەکە لەوا بوو خەڵق شوێن پارە نەیەکەوت شوێن سەروە نەیەکەوە خەڵق ئاوا سەرۆتی کۆنەیە کردوانێ مرتاح بوو. بەڵام ئێستا سیرکە تەماشاکی کەسی دەرەوە تەماشا ئەم هەموو بیناوشان ناکرێ بەس ئاسمانە و فەقیر و هەژارەکە لێوانە هەر بسێتی ئەوەیە جیاوازیەکەی. باش زاران بۆ پاشێو چیتان ئامادە دەکرد چیتان دەخوارد؟ وەڵا بۆ پاشێو هەر برنج و شلە و ئەم شانە و لەگەڵ کۆتەماتە و ماتە ئوشانە نەبوو شانە تەماتە نەبوو تێگەشتی هەر شلە و برنج و گۆش و ئەم شانە گەویایە تێگەشتی ئیترم شانە بوو. ئەی چۆن خەبەرتان دەبووە؟ گۆرە هەڵە گەڕان بە کۆڵانەکانە تەپڵیان لێ و ئاوا ئەو کاتە لەم زۆدەکان هین نەبوو مکەبەرە بڵاوی کاتەوانی هەموو لەسەر سفرێکدا دەنیشتن پێکەوەوانی لەخوا بەجابێرە وڵا خۆش بوو خۆش زۆر زۆر خۆش بوو. ئەی کوڕی ئەو کات کچی ئەو کات چۆن یارمەتی دایک و باوشی دەدا؟ هەموو بە دڵش خۆش و یارمەتی باوکو دایکیە
وەکوێسە نەبوو شوێن موبایل و شوێن برانەکە مەشغوڵی کاپێوە ئێستا ئەو کاتێ یەک دڵ هەبوو دەبی ئێستا بابەکە یارمەتی مندارەکانی بدات جاران مندار یارمەتی داێدا ئارەوەڵا ئێستا بێ بڵێ کاکە پشیشی بۆ کرد پاسەلامەتکە ئەی چۆن و دەستت بەم کارە کرد کەی دەستت پێ ئەمە لە دەوری لە دەوری 66 بۆ ئێمە سلێمانی باوکمێ مناڵ بووین ئیتر لێرەنا دوکانی دانا و دەستمان کرد بەم کەسابەتە لە ساڵی 66 تۆ لەم بازاڕی بەڵێ ئێمە هاتوین دەم بازارەوە ئەو کاتە مناڵ دەوری 6 ساڵم کاتوین تێرەنا ئێتر لەگەڵ براوە باوکمان ئامانە دوکانەکەمان لێوە نابوو باش ئێستا من سینی و مراک و با بڵێم بم پیارە و پیارە دەبینم و بەس بە یەک پرسیاری سادە بکەم جیاوازی سێنی ئەسڵ و عادی هەیە بەڵێ ئەمە ئێستا هەمووی سینیە ئەو کاتێمە هەموو شتەکانمان یابانی بوو یاکداخە بابی هێنم مام حازی ئەویان سینیە ئەوە سینیە ئەی ئەسڵەکە کامەیە ئەسڵەکە یابانی بوو کاتی خۆی ئەمە بمانە هات یابانی بوو لە جاپان و باڵێ باڵێ ئەوە یابانی بەڵام ئێستەمە سینیە ئەوەی کە خەڵقی هێنێ ئەو چاکە ناهێنێت بتوێنێت ئەو سینیە بازاری خۆشترە تاانەوە سینێ خۆشتر بوو چاکتر ژەنگینەیە کرد هەتا کەوچەکەی ئەم کەوچەکەی هەنا ئێستش کەوچمان ماوە لە ماڵەوە ئەسلی دەرەجێ یابان ئێستا چی یابانی تێ لێرە ئێستا هیچمان هیچ یابانی نەما هەمووی سینیە هەمووی سینیە ینی با بڵێم سینی چ زۆرێک خەڵک دەیکڕێ بێزگە لە لەم لەگەڵ ئەم ئەسمەرە و لەگەڵ ئەمانەیە خەڵک حەزی لەمانەیە ئەم نوعی تایەتر زۆر لە زەرد و لە سپی و لە سپی و باڵێ باڵێ ئەو سا پێمانە گوو سپی ئێستا پێڵن سلڤەر ئێستا سلڤەری پێڵن خەڵک ئەڵێ کاگۆ سلڤەرێکم بەرێ سلڤەر ئەو ساتە ئەماگوو سپیەکەی ئەی ئەو مەنجەڵانە کامەی زۆر خواستی لەسەرە وڵامانە هەمووی خواستیان لەسەرە هەمووی سینیە تۆ تااقەتت هەیە خەڵک بەڕێکەکەی و مشتری بەڕێکەکەی لەخوا بەجا وردە وەرجای تە باپڕەکە لێرەیە من هەوادە دانیشتم بۆ لایەوە مشتری کۆنی شت هەیە وەڵاهی کۆنمان هەبوو لە کاتی کە ڕامان کرد ترە و کاتە هەمووی کۆتایی پێ مام حاجی تۆ گفتوگۆ زۆر خۆشە خۆشەویستی بەڕێز حەزم دەکرد زۆر زیاتر لە خزمەت بەڕێزی بەڵام دەرفەت کاتەکەی بەرنامەکەمان هەر ئەوەندەی خۆشەویستی دەی باشە کاتەکەی بەرنامەکەی هەر ئەوەی دەبا بۆ ئێوارە کە مادەمە لە هەولێر هاتوون لە خزمەت تارابی شینەوە ماڵەوانێ ماڵی خۆتان ئەمە میوانە خێنە سەر چاوان وەڵام میوان خۆشەویستی لای ئێمە وەڵا دەزانم ئێوە ئینسانی زۆر باش وەڵا بەڕێز بەڵام ئێمە میوان لامان بەڕێز و خۆشەویستە حەزەکەم خواستانابی خی گەورە سەلامت کە مام حاجیجان ئێمە دەچینە لای هەر کەسێک دوو دیاریمان پێەیە ئەو دیاریانەمان لێ قبولکە خوا قبولی کا بەڵام هەربی بن بێنێکی کەچووکە من ئەمگەم هەیە لەخوا بە زیابێ ئەوە هەر دیاری ڕەت ناکرێتەوە دیارەکەشمەوە بزانام دیارێکی جوانە جالەوە جوانتر هەیە لەوە بەقیمەتر هەیە وڵا ئەویان زۆر ئەمە بە نرخە لە لامان هەموو کاتێکەوە ئەو پرۆگرامی ژیانمانە دیارە وەڵا لەسەر ئەوە یاخوا بەخێر